ئەو کاتێک کە بڕیار درا ینی جۆرێک لە جۆرەکان خەڵک ئومێدی وا بوو کە دادگای پێداچوونەوە حکمی ئەمان سووکە، بەڵام بەداخەوە بینیمان کە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بە هەمان شێوە نەیتوانی ئەو هەڵە یاسایی کە پێشتر دادگای جینایەتی دوی هەولێر کردووی ڕاست بکاتەوە، بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان ئەم هەڵی درێژە پێدا و ئێستا دەبینین کە دۆخەکە بەم شێوەیە کە ینی جۆرێک لە جۆرەکان کۆمەلگای دەولی و قونسوڵخانەکان و تەنانەت لەناو حکوومەتی هەرێمی کوردستانی و هێزە سیاسانی کە بەشدارە لەناو ئەنجومەنی وەزیران ئەوانیش بە ناڕازین دەربارەی ئەم بڕیارە بینیمان ینی دوو ڕۆژی ڕابردوو هەم بزوتنەوەی گۆڕانکەیەک لە هێزە بەشدارەکانی ناو ئەنجومەنی وەزیران و کابینەی نوێم کە ناڕازیبوونی خۆی پیشاندە بەرامبەر ئەم بڕیارە وایەکی نیشتمانی کوردستان و مەکتەبی سیاسی و هاوسەرۆکانی یەکێتیش بە هەمان شێوە، بەڵام ئەم جۆرە لێدوان و بەیاننامانە ناگاتە ئاسی ئەوەی کە تۆ بەجددی پێداگیری بکەی لەسەر ئەوەی کە دەبێت حکوومەتی هەرێم و دەسەڵاتی ئەمنی و دەسەڵاتی دادوەری ئەم بڕیارە هەڵۆشێنێتەوە. تازە بە ئەم قرارە ڕۆیژ ئەوەی دەمێنێتەوە کە سەرۆکی هەرێمی کوردستان پێی ئەو دەسەڵاتی کە هەیەی لە چوارچێوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی ساڵی 2005 دەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان لێبوونی گشتی بۆ ئەم چالاکوانانە دەربکات، چونکە ئێستا فشارێکی زۆر لەسەر سەرۆکی هەرێم هەیە بە تایبەت لەلایەن حیزبە سیاسیەکان و لەلایەن ئەو حیزبانەی کە بەشدارن لە کابینەی نوێم و هەمیش لەلایەن قوسوڵخانە و وەزارەتی دەرەوەی وڵاتان بە تایبەت ئێمە بینیمان دوێنێ وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بەیاننامەیەکی زۆر توندی دەرکرد، چونکە لە پڕاوی دادگای لە پڕاوی ئەو بڕیارەی کە دادگای پێداچوونەوەدا هاتووە کە ئەم چالاکوانانە پەیوەندیان هەبوو لەگەڵ قونسوڵخانەی ئەڵمانیا و پەیوەندیان هەبوو لەگەڵ قونسوڵخانەی ئەمریکا، طبعاً ئەم پەیوەندیە بە جۆرێک لە جۆرەسەکان بە جاسووسی ناوزەند کراوە یاخود ناوی هاتووە لە پڕاوەکە کەمە کارەساتێکی زۆر گەورەیە، چونکە ئەو دیبلۆماتکارانەی کە لە هەرێمی کوردستانن لە چوارچێوەی کاری دیبلۆماسی ئاساییەوە بۆیان هەیە کە خەڵکی ئاسایی ببینین، ڕۆژنامەنووس ببینین، چالاکوانی مەدەنی ببینین، بۆی ناکرێت بەجددی ینی کە چالاکوانێکی مەدەنی لەگەڵ دیبلۆماتکارێک دادەنیشە یاخود لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە پەیوەندیدا دەبێت تۆ بێ ئەم پەیوەندیە تەوزیف بکەیت بەوەی کە زانیاری داوە لەسەر ئەمنی قەومی هەرێمی کوردستان، چونکە بەجددی ئێمە لە ماوەی ڕابردوو من خۆم چەند جارێک لەگەڵ قونسوڵخانەی ئەمریکا دانیشتوم، لەگەڵ قونسوڵخانەی ئەڵمانیا دانیشتوم، لەگەڵ نوێنەری وڵاتان دانیشتوین، لەگەڵ ڕێکخراوی CPJ، لەگەڵ ڕێکخراوی CPT ڕێکخراوی داکۆچکردن لە مافی ڕۆژنامەنووسان، هەموو ئەو گفتوگوانە لە پێناو ئەوە بووە کە ڕۆژی ئازادی و پانتایی دیموکراسی و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەرەو فراوانی بڕوان، نەک بە جۆرێک لە جۆرەکان ئێمە بچین زانیاری لەسەر ئەمنی قەومی هەرێمەکەمان بدەین، چونکە من هەموو لایەک دڵنیا دەکەمەوە ئەو بەرپرسانانی کە لە حکمیشن ینی دڵنیا بن لەوەی کە هیچیان وەکو ئێمە دڵسۆزی خاک و نیشتیمان نین و ناکرێ ئەوان دڵسۆزی خاک و نیشتیمان ئەوە بە ئێمە بفرۆشنەوە، چونکە خەڵکی ئێمە و ئەو خەڵکانی کە لە بواری میدیا ئیش دەکەن، ئەو خەڵکانی کە لە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگا ئیش دەکەن، ئەگەر لەوان دڵسۆزتر نەبن دڵسۆزیان بۆ خاک و نیشتیمان لەوان کەمتر نیە. ئێمە هەر لە سەرەتاوە ئەم بڕیارەمان پێغەڵەت بووە و دژی وەستاینەوە، چونکە پێمان وایە ئەوانە ڕۆژنامەنووس و چالاکوان و نوخبەیەکی دیاری کۆمەلگای ئەم هەرێمەن، بۆیە پێویستە ڕێزیان لێ بگیرێ نەوەکو بخرێنە کونجی زیندانەوە یان حکمی چەندین ساڵیان لەسەر بدرێ، کامە پێم وایە بۆ ئایندەی هەرێمی کوردستان کاریگەری خراپی دەبێت لەسەر ئازادی بیرروڕا، لەسەر دیموکراسی، لەسەر کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر، چونکە ئەگەر وا بڕوا دەبێ ئێمە هەمومان یعنی چاوەڕێی ئەوە بیم ڕۆژێک لە ڕۆژان ئەم بڕیارە بۆ ئێمەش دەربچێ بەڕاستی، بۆیە پێویستە هەر هەمومان بەبێ جیاوازی دژی ئەم جۆرە بڕیارانە بوەستینەوە تا جارێکی تر شکۆ بۆ دیموکراسی لە هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە. و سەبارەت بە هەڵوێستی لایەنە سیاسیەکان و کونسوڵی وڵاتان بەڕاستی تا ئێستا هەڵوێستی بەشێک لە لایەنە سیاسیەکان باشە، بەڵام وەک پێویستیش نییە، چونکە ئێمە دەمانەوێت بەڕاستی لە ئاستی حکوومەتیش تیمی وزاری گۆڕان و یەکەتیش لەسەر ئەم پێشێلکاریە بێنە دەنگ زۆر بەجددی و بەڕوونی، چۆن حیزبەکانیان لە بەیاننامەیان دەرکردووە بە تاواتی دژی ئەم بڕیارە وەستاونەتەوە، بە هەمان شێوە پێویستاوانیش زۆر بەڕوونی ڕای خۆیان بڵێن. ئەمەی گرنگیشەکە ئەمەی زۆر خەتەر بوو بەڕاستی لە تەمیزکردنەوەی ئەم بڕیارەکە تۆمەتێکی زۆر ناڕەوا درایە پاڵ ئەم ڕۆژنامەنووس و چالاکوانانەکەویشەوە بوو کە سیخۆڕیان کردووە بۆ وڵاتانی ئەڵمانیا و کەنەدا و ئەمریکا و فەڕەنسا، کامە بەڕاستی زۆر خراپە، زۆر کاریگەری خراپی دەبێت لە ئاستی نێودەوڵەتیەوە بۆ لە هەرێمی کوردستان، بۆیە هیوادارین بەڕاستی زوو
بڵێ لەم زۆرە بڕیارانە بگیرێت و ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە چونکە بەڕاستی لە بەرژەوەندی سومعی هەرێمی کوردستان نییە.